سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چەواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەوێش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن. لەم ڤیدیۆشدا باسی بەشێکی بەرگی یەکەمی کتێبەکە دەکەین و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکات. پۆلیس هاتن و وتیان تا 5 ئەژمێرین، ئەگەر دەرگاکە نەکەنەوە ئەوە دەیشکێنین. کاک مستەفاش بەپە لە ڕووە و دەرگاکە چوو. دواتر دەرگاکی کردەوە وتی فەرموون چیتان پێویستە؟ پۆلیس لە ماڵی ئێوەوە تەلەفۆنمان بۆ کراوە کە گوایە 2 کەس دەستدرێژیان کردوتە سەرتان. ئایا ئەم شتە ڕاستە یا خودنا؟ مستەفا درۆیە ئەو 2 کەسە میوانمانن و خۆمان میوانداریمان کردوون. پۆلیس بەڵام کاتێک تەلەفۆن بۆ ئێمە کراوە گوێمان لە قیژە و هەندێک زمانی بێگانە بووە. پاشان کچێک تەلەفۆنی بۆ ئێمە کردووە و ناوی هێرۆیە. مستەفا ڕاستە هێرۆ لێرەیە، با بانگی بکەم بزانم بۆچی وای کردووە. پۆلیس کارێکی باشت کرد کەوتت لێرەیە، پێویست ناکە تۆ قسەی لەگەڵ بکەی، بەڵکو خۆمان قسەی لەگەڵ دەکەین. ئەم کەسانە شوێن لە ماڵی ئێوە. مستەفا ئەمانە میوانن و خزمن و ئەو کوڕی تریش زاوامە. پاشان ماکوان ئەڵێ داوای پێناسەیان لە هەر سێکمان کرد، ڕەوشەکەیان بە ئاسایی نەبینی چونکە لەلایەک سەرینێک دڕاوە و کەتەرێکش لەو ناوە کەوتووە و لە ناو شوشەیەکدا وەرەقا سوتێنراوە. هێرە و ئازیزش هاتنە خوارەوە و پۆلیسەکە چووە لایەن. سەیری من و عەلیان دەکرد و لە نێوان خۆیان قسەیان دەکرد. پاشان ڕوویان کردە من و وتیان تۆ بۆچی لە ماڵی؟ ماکوان خۆیان منیان بانگێش کردووە، عەلیش هاوڕێی منەوە من بانگم کردووە بۆ ئێرە. عەلی من ماکوان دەناسم، ئەو بانگی منی کردووە بۆ ئێرە، نیازمان بووە پاش کەمێکی تر بڕۆین، بەڵام وتیان دەبێت نان بخۆن ئینجا بڕۆن. پۆلیس بەڵام ئەو کسانەوە ناڵێن، یەکێکیان زۆر دەترسێ و ئەوەی تریان دەڵێ ویستویانە دەست درێژی بکەن. ماکوان جا ئەوە خاوەن ماڵەکەیە، فەرموو خۆت لێ بپرسە بۆ زانیاریت ئەو کچەی کەوا دەڵێ زیاتر ئەو منی بانگێش کردووە بۆ ئێرە، حەزی کردووە نان بخۆین بە یەکەوە، بەڵام من پێم سەیرە بۆچی ئەو قسانەی کردووە. مستەفا هێرۆ درۆ دەکات و شتی وا ڕووی نەداوە، سەیرە بەلامەوە وا دەڵێ. پۆلیس بە هەر حاڵ ئێمە لە کێشەکە تێناگەین، ناسارین تەنها بەم 2 کەسە بڵێن لە ماڵە بڕۆنە دەرەوە و هەر ئەوە نەمان پێ دەکرێت. مستەفا ئەمە ماڵی منە، هێرۆ کە تەلەفۆنی کردووە دەتوانێت بچێتە دەرەوە، ئەمانە ناڕۆن، ئەم کوڕانە میوانن و زۆر بەڕێزن و ماڵی منە و من خاوەن بڕیارم تێیدا، بڕۆن بە هێرۆ بڵێن با بچێتە دەرەوە ئەگەر دەست درێژی لێکراوە. ماکوان کاک مستەفا هێمن بەرەوە، کێشە نییە ئێمە هەر دەڕۆین، با ڕەوشەکە هێمن ببێتەوە، بەڵام هەوڵ بدە خۆت بشۆ و غوسڵ دەربکە، پشتیوان بەخودا چاومان بە یەکتر دەکەوێتەوە. ڕوون کردە پۆلیسەکە و وتم ئاساییە ئێمە دەچینە دەرەوە با کێشە دروست نەبێ. پۆلیسەکان زۆریان پێخۆش بوو، لەگەڵ عەلی خواحافیزیمان کرد و ئۆتۆمبیلەکەی خۆی لێخوڕی و منش ئەوەی بەختیار بووی هێنابووم لێم خوڕی، بەڵام ئاگام لێبوو مستەفا دەستی کردبوو بە گریان و زۆر دەترسا. پۆلیسەکان خەریک و دەڕۆشتن، بەڵام من گەڕامەوە بۆ لای مستەفا و عەلیش لە دوورەوە سەیری دەکردم و پۆلیسەکانیش وەستان و سەیریان دەکرد، بەڵام من گوێم پێ نەدان و چوومە لای کاک مستەفا.
ماکوان هیچ نەترسی من تازە کوڕی تۆم و ئەوە ژمارە تەلەفۆنی منە بینوسە لە لای خۆت ئەم جارە تۆ وەرە بۆ لای ئێمە و لە خزمەتتدا ئەبین و لە هیچ شتێکش مەترسە هەمیشە دەم بە زیکر بە و نوێژەکانی شت بکە بە تەلەفۆن هەموویت پێ دەڵێم تەنها تەلەفۆنم بۆ بکە مستەفا ماکوان گیان دەستم لێ بەرمەدا جارێکی تریش بە گریانێکی بە کوڵوتی دەستم لێ بەرمەدا ماکوان دڵنیا بە ئێمە خزمەتکاری زەنابت و خانەوادەکەتین ئەوەش بزانە من هیچم لە دڵ نەگرتووە کچەکانی تۆ خوشکی منن و زۆر ئاسایی وەرم گرتووە لەو کاتەدا ویستی دەستم ماز بکە بەڵام نەمهێشت و سەریم ماز کرد دوعای خێرم بۆ کرد و ماڵ ئاوایم لێ کرد وتم بە تەلەفۆن فێرت دەکەمەوە کە چۆن نوێژ بکەی کە چوونە ماڵەوە نیو کاتژمێری تر تەلەفۆن بکە دواتر دەرچوین و سواری ئۆتۆمبیلەکە کەوتم و پۆلیسەکان ئاماژی سەلامیان بۆ کردم منیش سەلامی ماڵ ئاواییم لەوان کردەوە هەموو لە ماڵی کاک مستەفا ڕۆشتین و منیش پێش عەلی کەوتم و عەلیش بە دوامەوە هات تا گەڕاینەوە شارەکەی خۆمان بە تەلەفۆن بە عەلیم وت با بچین نانێک بخۆین و چوونە دوکانێکی پیتزا و بە عەلیم وت با بچین لە ماڵی ئێمە بیخۆین و کەسشمان لە ماڵ نییە وە تا درەنگانێکی شەو لەوێ قسە دەکەین یان هەر لەوێ بخەوە عەلیش وتی زۆر باشە و پێش ئەوەی بگەینەوە ماڵ کاک مستەفا تەلەفۆنی کرد مستەفا کاک ماکوان من خۆم شۆردووە و لەسەر بەرماڵ دانیشتم و دوو ڕکات نوێژم کردووە ماکوانیش دەڵێ کە عەرزی کاک مستەفام کرد و وتم قوربانگیان پاڵتاک بکەرەوە و ناوی ماکوان لای خۆت زیاد بکە کامێرات بۆ دەکەمەوە فێرت دەکەم چۆن نوێژ بکەیت مستەفا ماکوانگیان تۆ دەمێکە لای من ئات کراوی بەڵام من نوێژ هەمووی دەزانم تەنها تەحیاتم لەبیر چۆتەوە ماکوان کێشە نییە با بچمە ماڵەوە لە خزمەتتدا دەبم بەپەلە لەگەڵ عەلی هاتینەوە بۆ ماڵەوە کۆمپیوتەرەکەم داگیرساند و تەلەفۆنم کردەوە بۆ ژمارەکەی کاک مستەفا و کامێرام بۆ هەڵکرد و بینیم کڵاوێکی سپی کردوتە سەر ماکوان کاک مستەفا من تەحیاتەکەت بۆ دەخوێنم و زەنابەت دەنگەکەم تۆمار بکە بۆ ئەوەی گوێی لێ بگریتەوە و بەم شێوەیەش بیرت دەکەوێتەوە و لەبەری دەکەی مستەفا زۆر باشە کاک ماکوانگیان ئەوە جەماعەت ئەیانەوێ قسەت لەگەڵ بکەن هێرۆ ئازیز کاک ماکوان زۆر داوای لێبوردن دەکەین لە وەزعە خۆشمان نازانین چی ڕووی داوە سەیران خان زۆر دەترسا و هەر دەیوت ماکوانگیان ئەوە چی بوو بۆچی وامان لێ هات عەلی ماکوان باسی هیچیان بۆ مەکە تا کاتێکی تر ماکوان هەر زۆر ئاساییە هێرۆی بەڕێز و ئازیزی خوشکم سەیران خان تۆ هەر دایکی ئێمەیت و بەداخەوە نانی دەستمان نەخواردی بەڵام ئەم جارە بۆ کفتە و شۆربا دەینەوە خزمەتتان ماڵ ئاوایم لیان کرد و پاڵتاکم داخستەوە پاشان لەگەڵ عەلی دانیشتین بۆ نان خواردن ڕوم کردە عەلی و وتم تێم بگەێنە شەیتان و زنۆکە بۆ دەکەن بۆ دەچنە ناو لاشی مرۆڤ و ئاوا شەڕمان پێدەفرۆشن عەلی لە ڕاستیدا ئەوان هەر دەبێ وا بکەن پێش ئەوەی مرۆڤ لەسەر زەویدا بژی ئەوان لەسەری جیاون ئەم زەویە ئەوان خاوەنی بوون بەڵام بە هۆکاری خراپەکاری خۆیان و شەڕی نێوانیان خودای گەورە لەناو ئەم زەوی و هەسارەیە دووری خستنەوە هەندێکیان بۆ کەناری دەریاکان و ناو دەریاکان نێردران و هەندێکی تریش بۆ بیابانەکان و هەندێکیش دەربەدەربوون بۆ ماڵەکانی ئێمە و هەندێکی تر بۆ وێرانەکان و کەلاوەکان و هەندێکی تر بۆ ئاسمانەکان و سەر هەسارەی تر ماکوان ئەمە پرسیارێک بکەم زۆر زار دەڵێن ئەو جنۆکەیە عاشقی فڵانە کەس بووە زانێر بێت یا خودمێ بە پێچەوانەشەوە دەڵێن جنۆکە عاشق دەبێ یان دەڵێن جنۆکەی هێناوە یان شووی بە جنۆکە کردووە یا منداڵی لی بووە ئایا ئەم شتانە ڕاستن یا خودنا عەلی قسەیەک هەیە دەڵێن جنۆکە عاشق دەبێ بەڵام درۆیە و هیچ بەڵگەیەکی قورئان و سونەتی لەسەر نییە جنۆکەکان خۆیان وا دەڵێن کە دەچنە ناو لاشەی مرۆڤەکان ئەوە بزانە جنۆکە بەگشتی مەخلووقێکی زۆر درۆزنن و زۆریش خۆش باوەڕن ئەوە قسەی خۆیانە کە دەڵێن عاشق بووین بەڵام درۆ دەکەن لە ڕاستیدا جنۆکە ناتوانێت شوو بە مرۆڤ بکە چونکە دوو خەڵقی جیاوازن ئەگەر ئەوە ڕاست بێت مانای وایە هەر ئافرەتێک سکی پڕ بێت ئەو کات دەڵێ من دەسەڵاتم نەبووە و جنۆکە وای لێ کردوم لەبەر ئەوە هیچ بنەمایەکی ڕاستی نییە من ڕائیەکەم لە ئیبن تەیمیە و ئیبن قەیم وەرگرتووە هەمان ڕایان هەیە کە مرۆڤ و جنۆکە پەیوەندی خۆشەویستی و جنسی و کۆمەڵایەتی لە نێوانیاندا نییە جا لەبەر ئەوە درۆیە کەسیان عاشقی کەسیان نابن بەڵام ئەوان ڕقیان لە ئێمەیە وەک مرۆڤ ماکوان باشە بەس بۆچی ڕقیان لە ئێمەیە عەلی ئێمەنەوەی ئادەمین و پێمان دەوترێ ئادەمی زاد ئەوان پێش ئێمە دروست بوون بە هەزاران ساڵ لەنەوەی یەکەم جنۆکەن کە دروست بوون بە ناوی سومیا چۆن باوکی مرۆڤایەتی ئادەمە باوکی جنۆکەکانش ناوی سومیایە ماکوان
باشە من ئەم زانیارەی جەنابتم لە قورئان و سونەت نەبینیوە، لەکوێ هێناوتە؟ عەلی: لە تەوراتەوە هێناومە. ماکوان: باشە بەڵام عەلی تەورات کەی باوەڕ پێکراوە؟ عەلی: خۆ ئەگەر بڕوای پێناکەی ناتوانی بە دروی بخەیتەوە، چونکە کتێبی ئاسمانیە، ئەگەر کێشەی نەبێ لەگەڵ بیر و باوەڕی ئیسلامدا هیچ کێشەیەکی تێدا نییە، واتە ئەگەر بەیەکدا نەکێشێ لەگەڵ تەوحید و بنەماکانی بیر و باوەڕی ئیسلامی لە یەکتاپەرستی، زانیاری لە ئیسرائیلیات وەربگرین زۆر سادەیە و شەرعیش ڕێگەی پێداوە. پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت دەفەرموێ هیچ کێشەیەک نییە شت لە بەنی ئیسرائیل وەربگرین، واتە زانیاری کە بوخاری ڕیوایەتی کردووە. کورت و پوخت لە گێڕانەوە مێژوویەکانیاندا دەتوانین نە باوەڕیان پێ بکەین و نە بدرویان بخەینەوە. ماکوان: شتی وا چۆن دەبێت تێناگەم؟ عەلی: واتە نەدەبێتە سەرساوە بۆ ئێمە و نە بە درۆی دەخەینەوە چونکە ئەشێت ڕاست بێ و نە بڕواشی پێ دەکەین چونکە ئەشێت درۆ بێ. ئەمە مەزهەبی ئەهلی عیلمە، ڕوونە یاخودنە. ماکوان: زۆر ڕوونە، دەست خۆش. عەلی: کەواتە سەرەتا کە جنۆکە دروست بوون لەنەوەی سومیان و بە باوکی جن ناسراوە، پاشانش ئەم جنۆکانە بوون بە دوو بەش، ئەوانش بەشێکیان باشن و بەشێکیان زۆر خراپن. هەروەک ئاماژەم پێدا بەشە چاکەکە زۆر کەم بوون تا فریشتەکان هاتنە خوارەوە و لەگەڵیاندا جنگان و سنووریان بۆ دانان بۆ ئەوەی چیتر پێڕانەکێشن و لە ئاستی خۆیاندا بن. شەیتان یاخود ئیبلیس وجودی هەیە و لە بنەڕەتدا ناوی عەزازیلە و لەو سەردەمەدا منداڵ بووە و لە یەکێک لە شاخەکاندا بووە. مەلائیکەتەکان لە کاتی جەنگدا دۆزیویانەتەوە و بردویانەتە ئاسمان و لەوێ لەگەڵ فریشتەکان ژیانی بردۆتە سەر، وەکو ئەوان خەیەکی بەندایەتی بووە بۆ پەروەردگار و یەخودای گەورە خستوێتیە پلەی فریشتەکان و فەرموویەتی بە فریشتەکان سوزەی ڕێزبەرن بۆ ئادەم، هەمووان سوزەیان بۆ بر تەنها شەیتان نەبێ. خۆ شەیتان لە فریشتە نییە، واتە مەخلوقی مەلائیکەت نییە، بەڵکو جنۆکەیە. بەڵام بزانە بۆچی خودای گەورە فەرمانی پێدەکا کە ئەویش سوز دەبەرێ، لەبەر ئەوەی ئاستی بەرز بۆتەوە بۆ ئاستی فریشتەکان و خودای گەورە چوار باڵی پێبەخشیوە. کاتێ خودای گەورە فەرمانی پێدەکا سوز دەبەرێ، بە فەرمانی خودای پەروەردگار ناکە. خوای متعال لە قورئاندا بۆمان باز دەکا کە بۆچی سوزدەی نەبردووە و لێپرسینەوەی لەگەڵ دەکا. کێشەی شەیتان لەوەدایە کە پێوەەر بە عەقڵی خۆی دەکات و دەڵێ من لە ئاگر دروست بووم و ئەویش لە قوڕ، کەواتە من باشترم لە ئادەم، ئیتر بۆچی سوزدەی بۆ بەرم؟ لە کاتێکدا پێوەرەکەی هەڵەیە و زۆرترین توخمی باش لە ناو قوڕ و خۆڵدایە. ئاگریش ڕاستە لە توخم پێک هاتووە، بەڵام وێرانکەرەوە هەرگیز ناگاتە چاکی لە توخمی خاکدا. ماکوان: ناوی ئیبلیس و شەیتان هاتووە، ئەو دوو ناوە چییە؟ عەلی: ئیبلیس واتە مەیئوس و بێزار و دوورخراوە، شەیتان زیاتر عەرەب بەکاری هێناوە، هەر شتێک لە بنەڕەتی خۆی دەرچوو بێ عەرەب پێی وتووە شەیتان. بۆ نمونە عەرەب بە سەگی ڕەشی وتووە شەیتان چونکە دڕندە بووە و خەڵکی لە ترسدا ژیاندووە، بۆیە ناو نێراوە بە شەیتان. یاخود هەندێک مار کە ترسناک و کوشندە بوو بێ عەرەب پێی وتووە شەیتان. زۆر زار دەبینی کە لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ هاتووە کە سەگی ڕەش یاخود مار شەیتانە. ئەمە مەبەست پێی شەیتانی جنۆکان نییە، بەڵکو ئەو شەیتانەیە کە وەک وشە عەرەب بەکاری هێناوە. هەروەها ئەو شتەش ڕاستە کە جنۆکە حەز بە هەموو شتێکی ڕەش دەکا. لەپڕ تەلەفۆن کرا و تەماشام کرد ژمارەکەی کاک موستەفایە. موستەفا: ماکوان گیان فریام کەوە چی بکەم؟ ماڵ و مناڵەکەم دەترسن، هەموو لە دڵە ڕاوکێدان و دەڵێن دەچین بۆ لای دکتۆر، خۆشیان نازانن چیانە. زاتکایە تۆ و کاک عەلی چارەیەکی دەردەکەمان بکەن. منیش ڕوون کردە عەلی و بۆم باس کرد. عەلی: ماکوان پێیان بڵێ بە ئەمجارە ئەوان بێن بۆ ئێرە، بەڵام ئەو شتە ئاساییە بەلای تۆ یاخود نا؟ ماکوان: زۆر ئاساییە. عەلی: پێیان بڵێ ورن بۆ ئێرە با لێرە بن ئەمشەو. ڕاستە خۆ بە کاک موستەفام وت تەشریف بێنن بۆ ئێرە و ئەمشەو لێرە بن، پشتیوان بەخودا ئەو دڵە ڕاوکەیەتان ناهێڵی. موستەفا: ئەی ماکوانگیان بۆ ئێوە نایەن بۆ ئێرە؟ ماکوان: کاک موستەفاگیان ئەو کێشەی کە ڕوویدا تۆزێک قورسە بۆ ئێمە و لەوانەیە بەو هۆیەوە چاومان لەسەر بێ، بۆیە ئێوە تەشریف بێنن و لە خزمەتتاندا دەبین و ئەوەندە دوور نییە، تەنها 30 خولێک ڕێگایە. موستەفا: بزانین چۆن دەبێ ئاگادارت دەکەمەوە. ماکوان: لە خزمەتتانداین. دووبارە لەگەڵ عەلی دەستمان کردەوە بە قسەکردن و باسی ئەوەم بۆ کرد. باشە خۆ ئادەم لە بەهەشت دروست کراوە و شەیتانش دوور خراوەتەوە لە ڕەحمەتی خودای گەورە. چۆن ئەم شەیتانە چۆتە ناو بەهەشت و ئادەمی هەڵخەڵەتاندووە؟ چۆن ئادەم لە بەهەشتدا بۆی نییە خواردن بخوا؟ ئەی ئەمەیان چۆنە؟ لەگەڵی داوتم پەلە مەکە، با چایەک دروست بکەم
و ئینجا دەست دەکەینەوە بە قسەکانمان. عەلی: دەسم ئۆتۆمبیلەکەم دەخەمە شوێنێکی باش تاوەکو چایەکە ئامادە دەبێ. عەلی هاتەوە نزیکەی 10 بۆ 15 خولەکی پێچوو، دانیشتەوە بۆ وەڵامی پرسیارەکانی منە و قسە و باسی تر. عەلی ویستی دەست بکاتەوە بە قسەکردن، بەڵام لەپڕ زەنگی تەلەفۆنەکەم لێیدایەوە، بەڵام بە ژمارەیەکی نەناسراو بوو. ئازیز، کاک ماکوان هاتووینەتە نزیک شارەکەی ئێوە، بەڵام ئۆتۆمبیلەکەمان خلیسکاوە وەرگەڕاوە، بۆیە بە پەلە ئێمەیان بردۆتە نەخۆشخانە. باوکم هەرویستیوتی هەواڵت بداتێ و شکر بۆ خودا سەلامەتین، بەڵام پێی وتوم بە کاک ماکوان بڵێ عەزیێت نەکێشێت بێت بۆ لامان، ئێمە زۆر باشین و تەنها دوای پشکنین بۆ خۆمان دەین بۆ ماڵتان. ماکوان: نا، ئێستا دێم لە خزمەتتاندام، چۆن شتی وا دەبێ؟ بەڵام باوکی تەلەفۆنەکەی لە ئازیز وەرگرت و وتی: کاک ماکوان پێویست ناکا بێ، ناونیشانی ماڵی جەنابتم لایە و خۆمان بە تەکسی دەین بۆ ماڵتان. ماکوان: باشە. عەلی ژووتی: ماکوان چی بووە؟ دوای ئەوە هەموو شتێکم بۆ عەلی باس کرد. عەلی ژووتی: با من بڕۆم. ماکوان: نابێ بڕۆیت، قسە دەکەین، ئەو خانەوادەیە بۆ لای تۆ دێن، ئەوانە زنۆکەیان هەیە، ئێستا ماڵی منیش پڕ دەکەن، کە لەوان دەرت کرد لە ماڵەکەی منیش دەریان کە. بۆم باز بکە ئەو پرسیارەی لێم کردی چۆنە؟ ئادەم چۆن دروست بووە؟ چۆن چۆتەتە بەهەشت؟ بۆچیش چووە؟ ئەی بۆ لەوێ دەرکرا؟ عەلی: ماکوان باسەکەی ئێمە لەسەر ئەوە دادەمەزرێ کە ئادەم دروست بووە. خودای گەورە ئادەمی لەسەر زەوی دروست کردووە نەک لە بەهەشت، بە بەڵگی قورئانی کە دەفەرموێ: بە فریشتەکانم فەرموو جێنشینی حکمی خۆم لەسەر زەوی دروست دەکەم، کە پێشتر جنۆکەکان ئەو کارە خراپانەیان کردبوو. فریشتەکانش لەسەر بنەمای کاری جنۆکەکان کە خراپەکارن هەمان دید و بۆچوونیان بۆ مرۆڤیش هەبوو. بۆیە وتیان: ئەی خودای گەورە، مرۆڤ دروست دەکەی کە خوێن ڕژن و کاری گەندەڵی دەکەن، کە ئەم باسەش لە سوورەتی بەقەرەدایە لە ئاەتی ژمارە 30. لە وەڵامی فریشتەکاندا خودای گەورە و باڵا دەست فەرمووی: ئەوەی من دەیزانم ئێوە نایزانن. کەواتە مرۆڤ بۆ سەر زەوی دروست بووە نەک بەهەشت. جا لە زمانی عەرەبیدا باخ و باخاتی جوان و خۆش پێی دەوترێ بەهەشت یاخود ئەلجەنە، واتە خودای گەورە بە ئادەمی فەرموو لەسەر زەوی و لەناو ئەو باخ و باخاتە خۆش و جوانە بمێنەرەوە و بخۆن و بخۆنەوە، بەڵام نزیکی ئەو دارە مەبنەوە. زانایان دەڵێن ئەو باخ و باخاتە شاری کشمیری ئێستایە لە وڵاتی هیندستان، چونکە ئەو ناوچەیە باخ و باخاتی جوانە و هەمیشەش وەرزی بەهارە. لە ڕاستیدا بەهەشت هیچ شتێکی تیادا قەدەغەکراو نییە، بۆیە هەندێک لە زانایان پێیان وایە بەهەشتی ئاسمانی نەبووە، بەڵکو هەندێک باخ و باخاتی سەر زەوی بووە. مانای وا نییە بەهەشتی ئاسمان بێ، چونکە بەهەشتی ئاسمان دوای قیامەت دەکرێتەوە و ناتوانین بچینە ناوی تەنها دوای لێپرسینەوەی قیامەت نەبێ. جا شەیتان کە دەرکراوە لە بەهەشت دەرنەکراوە، بەڵکو لە ڕێزی فریشتەکان دەرکراوە. خودای گەورە باڵەکانی لێسەندەوە گەڕاندیەوە سەر زەوی و دووری خستەوە لە ڕەحم و بەزەی خۆی. یەکەم کارێک کە شەیتان کردی ڕوودکردنەوەی پیا و ژن بوو لە بەرچاوی یەکتریدا. ئەوە هیوایەتی شەیتانە و گەورەترین سەکی دەستێتی. پاشانش چەواشەکاری و هەرگیز ناتوانێت بە حەڵال بڵێت حەرام و بە حەرامیش بڵێت حەڵال، بەڵکو وەسوەسە تووشی مرۆڤ دەکا. بە ئادەم دەڵێ ئەگەر لەو دارە بخۆی ئەوە بۆ هەتای دەمێنیتەوە و دەسیتە ڕێزی فریشتەکان. لە کاتێکدا کە چەواشەکاری دەکا باسی حرامەکەی خوددا ناکات بڵێ ئەو دارە حرامە یان حەڵاڵە، بەڵکو چەواشی دەکات و پێی دەڵێ ئەگەر لەو دارە بخۆی بۆ هەتای دەمێنیتەوە دەسیتە ڕێزی فریشتەکانەوە. لە کاتێکدا هەموو فریشتەکان سوزدیان بۆ باوکمان ئادەم بردووە و ئیتر بڵێ فریشتەیت بۆ چییە کە تۆ بەڕێزتریت لەو فریشتانە، کەواتە چەواشەکاریەکەی تەنها بۆ بێ ئەمری خودای گەورەیە. پاشان کاتێک کە لە دارەکەیان خوار بە قسەی شەیتان ڕوود بوونەوە، ئەوەش کاری شەیتانە کە ئافرەت و پیاویش ڕوود دەکاتەوە. ماکوان: پیا ڕوود دەکاتەوە واتای چییە؟ عەلی: ئەی چۆن پیاویش تەماعی تێدەکرێت لەلایەن ئافرەتانەوە. پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت دەفەرموێ: پیاوان کە چوونە بازار سەرسنگتان دابخەن، چونکە ئافرەتان نەزەری لێ دەکەن. ماکوان: ئەی ئەخی عەلی، جنۆکە زۆری هەیە یاخود نا؟ عەلی: بەڵێ زۆریان زۆرە. سەرەتا باسمان کرد ئەمانە 3 زۆرن، وەک پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ باسییان دەکا. زۆرێکیان دەفڕن و خاوەن باڵن، زۆرێکی دیکەیان خۆیان دەگۆڕنە سەر شێوەی ئاژەڵ وەک سەگ و مار، زۆرێکی تریش لە وێرانەکان دەژین و خۆیان دەکەنە سەر شێوەی مرۆڤەکان. ئەو 3 زۆرە چەند پۆڵێکی لێجیا دەبێتەوە یاخود چەند زۆرێکن، بەڵام پێش باسکردنی زۆرەکانی دەمەوێت پێناسەیەکی کورتی ئەو 3 زۆرت بۆ بکەم کە بریتین لەمانە. یەکەم،
زۆری باڵدار کە دەفڕن ئەم زۆرە دەچێت بە ئاسماندا دەفڕێت و مەودای دوور و درێژ دەبڕێت لە ماوەیەکی کەمدا. ئەم زۆرە زۆر ترسناکن و زۆر خێران و ئەم زۆرە لە کتێبی لەقط المەرجان في ئەحکام الجان لە سیوتی نەقلەن عن کتاب العرائز لە ئیبن جەوزیدا باس کراوە. وەک لەو کتێبەدا باس کراوە ئەم جنۆکەیە بەو ئاەتە لە مرۆڤ دوور دەکەوێتەوە کە لە سوورەتی یاسین لە ئاەتی ژمارە 9دا بوونی هەیە. واتە هەروەها بربەسمان لە بەردەمیانە و لە پشتیانەوە داناوە پەردەشمان هێناوە بەسەر چاویاندا. مەبەستیش ئەو بربەستانەیە کە لە دەروونیاندا هەیە و ناهێڵت ڕێگەی ڕاست بدۆزنەوە و ئیتر ئەوانە حەق و ڕاستی نابینن. دووەم زۆری جنۆکەی گۆڕاوەکانن، واتە خۆیان دەگۆڕن بۆ سەر شێوەی ئاژەڵ و مرۆڤ و ئەم زۆرە حەزیان لە ڕەنگی ڕەشە و دەچنە ناو سەگی ڕەش و پشیلی ڕەش و گوێ درێژ و هەتا دوای. ئەم زۆرەش پێغەمبەری خوددا باسی لێوە کردو و لە فەرمودەکانیدا هاتووە. بە شێوەی مرۆڤیش خۆیان نمایش دەکەن وەک لە قورئاندا هاتووە لە فەرمودەکانشدا باسییان کراوە. لە قورئان لە سوورەتی ئەنفالدا باس کراوە و لە فەرمودەش شەیتانی عەقەبە و هەتا دوایی. سێم زۆری جنۆکەی ناو مارەکانن یاخود شەیتانی ناو مارەکان و زۆر جار لە ماڵاندا دەبینرێن. پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ ڕێگری کردووە لە کوشتنیان تاوەکو ئیزنیان نەدەی بڕۆن. ئەگەر ڕۆشتن ئەوە وازی لێ دەهێنی، ئەگەریش نەڕۆژ ئەوە دەیکوژی. بەڵام مرۆڤ پێویستە زۆر وریابێ و دەم بە زیکرەوە شەڕی لەگەڵدا بکرێ، چونکە سەحابە هەبووە مردووە پێش ئەوەی مارەکە بکوژێ. ئەمەش فەرمودەیەکە کە باسی ئەوە دەکا بە دوو شێوە داوای لێ دەکەی کە بچێتە دەرەوە لە ماڵەکەت. ڕیوایەتی ترشی زۆر لەسەر هاتووە. من بەوەندە کۆتایی بەم زۆرەشان دەهێنم، بەڵام زۆرێکی تر لە مار هەیە. هەر پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ ناوی ناوە بە ئەلەبتەر. ماری بچووکە و دوو زۆرن و بچووک و کورتن. پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ ئەمری کردووە بە کوشتنیان ئەگەر لە ماڵەکانتاندا بوونی هەبوو، چونکە خاوەن ژەهرن. ئەمانش زۆرەکانیانن. یەکەم جنۆکەی ڕووناکی، دووەم جنۆکەی مانگی، سێمیش جنۆکەی ئاگری، چوارەم جنۆکەی ئاوی، پێنجەم جنۆکەی خاک و خۆڵی، شەشەمیش هەوای. هەر یەک لەمانە عەشیرەتێکی جنۆکەن. بۆ نمونە عەشیرەتی مارد یاخود عەشیرەتی جان، عەشیرەتی مەرجان و عەشیرەتی عیفریتیش، عەشیرەتی ئیبلیس و شەیتانیش بوونی هەیە و هەروها عەشیرەتی جنۆکە یاخود زنیش بوونی هەیە کە ڕێژی موسڵمانەکانیان زیاترن لە چاو عەشیرەتەکانی تر. ماکوان ئەی بۆچی ناویان جنە و بە کوردی جنۆکەیان پێ دەڵێن؟ عەلی جن لە زمانی عەرەبیدا واتە شاراوە و نەبینراو، بۆیە ئەو ناوەی وەرگرتووە. ماکوان عەلی گیان ئەی بۆچی ڕقیان لە ئێمەیە؟ عەلی هەمویان ڕقیان لێمان نییە، بەڵکو تەنها هەندێکیان، لەوانە شەیتان و کوڕ و کچەکانیان. ماکوان بۆ شەیتان کوڕ و کچیشی هەیە؟ عەلی ئەی چۆن ناوەکانیانت پێ بڵێم یاخود نا؟ ماکوان ئەرە وەڵڵا مەمنونیشت دەبم. عەلی منداڵەکانی زۆرن، هەر یەکە و ئیشێکی پێسپێر دراوە. بۆ نمونە کوڕە گەورەکەی ناوی عەزازیرە، دەچێتە حەمام و خۆی لەسەر شێوەی فیل نمایش دەکا. ئەویش بۆ ئەو کەسانەی کە دەبنە ساحیر و جادوگەر تاوەکو دەستەمۆیان بکات و سوزدەی بۆ بەرن. ئەم شەیتانە زیاتر لە ناوچەکانی هیندستان و چین و ڕۆژهەڵاتی ئاسیا دەژی. تەنانەت زۆر جار هەیکەلی فیلی بۆ دروست کراوە بە ناوی گانیشا. ئەم پەیکەری فیلە لە هیندستانیش دەیپەرستن. کوڕێکی تریشی بە ناوی زیتونە، ئەمە زیاتر خۆی دەکاتە پشیلەی ڕەش و لەو کاتانەدا دەردەکەوێت کە مرۆڤ زیکرەکانی نەخوێندووە، یان دەبێتە هۆکاری دڵە ڕاوکێ و خستە خوارەوەی شت بۆ ترساندنی مرۆڤەکان. یەکێکی تری بە ناوی دەنهەشە، بەهێزترین کوڕی شەیتانە کە کردوێتی بەسەرکردا بەسەر هەمویانەوە. زیاتر لە ناو مەسیحەکاندا کار دەکا و دەستێکی ڕەشە و دەستێکی خاچی هەڵگرتووە. کوڕە گەورەکەی ئیبلیس واتە شەیتان ناوی ساڕوخە، دەچێتە لای ئەوانەی کە هەمیشە جەستەیان ڕوتە و گاڵتەیان پێدەکا. کوڕێکی تریشی گەورەی هەموو ساحیرەکانە و ناوی ناسوورە، هەموو ساحیرەکان لی دەترسن و زەلیلیان دەکا، زۆر ترسناکە و بە ناوی ئەویش زادوو دەکەن. کوڕێکی تریشی هەیە ناوی مەیمون نیکاحە، ئەمە لە جوولەکەکانە و زیاتر هەست و سۆزی جنسی خەڵک دەجوڵێنێ و هەوڵەکانی بۆ ئەوەیە خەڵکی خەرێکی کاری فەساد و فاحیشە و زینا بن. یەکێکی تریشی کە بەردەوام لەگەڵ پیاوچاکاندایە بە ناوی سنجاب کوڕی دەرگاوان، بۆیە ئەم ناوی لێنراوە چونکە هەمیشە بە قاچی خەڵکیەوە دەنووسێت و لی نابێتەوە. کوڕێکی تریشی زیاتر لە نێوان منداڵان و لاوەکاندا کار دەکا، بە عەرەبی ناوی زەعزوعە
کەواتەی منداڵی دەم بە پێکەنین دەگەێنێ سحر و جادو لە منداڵان دەکات و گەنجان چەواشە دەکا بە تایبەتیش دەمە و ئێواران کار دەکا بۆیە پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ ئەفەرمێ لە ئێواراندا شەیتانەکان بڵاو دەبنەوە بۆیە دەرگاکانتان دابخەن کۆتا کوڕیشی ناوی باوکی زەعازیعە کاری ئەم کوڕەشی دوژمنایەتی و دووبەرەکی دەخاتە ناو خەڵکیەوە و بەگشتی ژن و مێرد و دایک و باوک و منداڵەکانیان ماکوان ئەی عەلی گیان شەیتان کچی نییە؟ عەلی بەڵێ کچیشی هەیە ماکوان ئەو کچە تیوانە ناویان چییە و کاریان چییە؟ عەلی بۆ زانیاریت هەندێک لە زانایان دەڵێن ئەگەر بتەوێت کچانی شەیتان بانگ بکەی وەک سیحر و جادو خۆیان دەکەنە سەر شێوەی مرۆڤ و دەبێت لەگەڵیاندا ڕابێری یان خۆیان دەکەنە ئاژەڵ و دەبێت لەگەڵیاندا ڕابێری کچە گەورەکەی ناوی خەناسە واتە ئەو کەسەیە کە پیاو ئەبەستێتەوە و لە پیاوەتی ئەخا تەنها موسەخەری دەکا بۆ خۆی لە ڕێگی سحر و جادووە ماکوان ئەمە ئەوە نییە کە لە شەرعدا پێی دەوترێ احتیلام و کوردیش پێی دەڵێ شەیتانی؟ عەلی نا ئەوە هیچ نییە ئاوی زیادی لە شەناوی مە نییە هۆرمۆنەکان وای لێ دەکا فڕێ بدرێتە دەرەوە کچێکی تریشی هەیە ناوی مەحاسنە و ئەمە لە ساحیرەکاندایە و لەسەر قەبرەکاندایە و دەبێت لەگەڵ ساحیرەکان ڕابێرێ چەند ڕاستە و درۆیە ئەمانە هیچ سەرچاوەیەکم لا نییە بەس ئەم شتانم بیستووە لەو پیاوانەی کە هەمیشە ڕازگۆ بوونە و ناشزانم کە ئەوان ئەم زانیاریانەیان چۆن دەستکەوتووە کچێکی تریشی ناوی ئائنە و ساحیرەکان و جنۆکەی تر و شەیتانەکانی تر فێری نووسینەوەی تەلیسم دەکا ئەوێش بۆ ئەوەی بانگیان بکەن بۆ لای خۆیان کچێکی تریشی هەیە ناوی نائەلەی قش درێژە ئەمە لە قش درێژیدا ئەو ناوەی لێ نراوە کچێکی تریشی هەیە ناوی زەیونەیە و لەگەڵ مشفەقە هەر یەکە و کارێکی هەیە ماکوان عەلی برام بەڕاستی ئەوانش جیهانێکی سەیریان هەیە عەلی ژووتی ماکوان گیان ئەوان دەوڵەتێکی تەواون و پاشایان هەیە و ئەمیریان هەیە و سوپایان هەیە شەیتان خۆی عەرشی هەیە جیهانێکی زۆر ڕێک و پێکن لەناو خۆیاندا کە هەمویان کار دەکەن بۆ دژایەتی کردنی مرۆڤ ماکوان دەڵێ من و عەلی لەم قسانەدا بووین لە پڕدا جەڕەسی تەلەفۆنەکە لێیدا منیش هەڵم گرت کاک مستەفا بوو وتی کاک ماکوان ئێمە لە بەردەم دەرگاکەدا وەستاوین بۆمانی بکەرەوە لێرەش چیرۆکەکە ڕادەگرین ئینشاءالله هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری چیرۆکەکان باز بکەین بەم جۆرە گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان هیوادارین ڤیدیۆکەمان جێگەی ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بووبێ ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و دووبارە و سێبارە سوپاسم دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.